ئێرە مەیدانی ئاژەڵ فرۆشانی هەولێرە. دیمەنەکان بەڵگەن کە ئێرە سەرچاوەی بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوونە. نزیک دەبینەوە لە جەژنی قوربان هاوڵاتیانیش بۆ دۆزینەوەی ئاژەڵی قوربانی ڕوودەکەنە ئێرە. هەمزە کاری فرۆشتنی ئاژەڵە، لێمان پرسی بۆ ڕێنمایەکان جێبەجێ ناکەی بۆەوەی تووشی تای خوێنبەربوون نەبیت. ئەو دەڵێ تا ئێستا کەس نەهاتووە ڕێنماییمان پێ بدات. دکتۆرێک ناتووە پەرستا شتان هیچ کەسێک ناتووە و پێمان بڵێ بڵێ کاکە نەخۆشی هەیە و خۆتەوەکە یان بێتم بۆ نمونە مەیدانەکەمان بۆ بڕشێنیتن هیچ ئەو شتانە لە گۆڕە نییە، کەس نهاتووە. خۆی بۆ پشکنینی ئاژەڵەکان ئامادە دەکات. داستان پزیشکی ڤێتەرنەریە لە سەربڕخانەی هەولێر. پێش سەربڕین پشکنین بۆ ئاژەڵەکان دەکات. ئەو بە دوای گەنێ دەگەڕێت کە هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوونە. دوای سەربڕینیش پشکنین بۆ گۆشتەکە دەکات. ئەم مۆرە بە هەر گۆشتێکەوە هەبوو ئەوە تەندروستە. گەنەکە بە حیوانەوە دەنووسێت هەروەکو چۆن بینیتان من هیچم بۆ حیوانەکە نەکرد، تەنیانە سێرم دەکرد کە شوێنێک گەنەی تێدا بدۆزمەوە، لەبەرەوەی گەنە نەخۆشیەکە دەگوازێتەوە. زۆربەی کات نەخۆشیەکانی لە دوای سەربرین زۆر بە دەرناکەوێت یەکسەر، لەبەرەوە پێش سەربرینەکە باشترە. هەرچەندە لە شوێنە ڕێگە پێدراوەکان ئاژەڵەکان بە تەندروست سەر ببدرێن، بەڵام ئێستا لە شەقامەکان زۆر جار ئاژەڵەکان سەر دەبڕێن بەبێ ئەوەی پشکینیان بۆ بکرێت و مۆری بەڕێوەبەرایەتی تەندروستیان پێوە بێت، کە ئەمە زۆر جار دەبێتە هۆی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە. ئەم دیمەنانە لەسەر ڕێگەی هەولێر کەرکووکە. یەکێک لە ڕێنماییەکان بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون دەگیرێتە بەر نابێت ئاژەڵان لەسەر شەقام سەر ببڕدرێن. ئێرە شوێنی سەربڕینی مەڕ و بزنە لەسەر شەقام. هەڵۆ نزیکەی 30 ساڵە هاوڕێی چقە و گۆشتە. ساڵی 1997 تووشی نەخۆشی تای خوێنبەربوون دەبێت. 3 کەسی دیکەش لەگەڵیدا تووشی ئەو نەخۆشیە دەبن. هەڵۆ لە پشتەوە تووشی نەخۆشی تای خوێنبەربوون دەبێت. دوای 22 ڕۆژ نەخۆشیەکە تێدەپەڕێنێت. لە بۆی عرازەکانی من خینەکە لە دەرێ بوو، لە زۆری نەبوو، دابێ سەپیست تەقەم حدودی 22 ڕۆژ 25 ڕۆژ لەمارەکەتم. ئەوانی نەزیب بوون، مەسەن دکتۆر ڕزگار نەزیب بوو، ڕۆستەم نەزیب بوو، خوددا ئافریکا، ئەو دۆ مردن. ئەوەی لەسەر هاوڵاتیانە دەبێت لە شوێنی متمانە پێکرا و گۆشت بکڕن. لە کاتی ئامادەکردنی گۆشتیش دەبێت دەستکێش لە دەست بکەن. پێش کوڵاندنی دەبێت بخرێتە نێو بەفر هەڵگر و لە 7 پلەی سلیزی بکوڵێنرێت. ڕۆشن ساڵح کوردستان 24 هەولێر.